تێچووە سەربازیەکانی ئەمریکا لە جەنگی دژ بە ئێرانە سەرچاوەڕوانکراوەکانی تێپەڕاندووە و تەنیا لە ماوەی 3 مانگی ڕابردوودا گەیشتووەتە زیاتر لە 95 ملیار دۆلار و لە بەرزبوونەوەش بەردەوامە. بە پێی داتاکانی پێگەی ئێرانۆرکۆستراکەر ئەمریکا تەنیا لە 6 ڕۆژ یەکەمی پێکدادانەکاندا بڕی 11.3 ملیار دۆلاری خرج کردووە و لەو کاتەوە ڕۆژانە 1 ملیار دۆلاری دیکە دەچێتە سەر ئەو تێچووە. ئەم بارگرانیە داراییە تەنیا لە بودجەی سەربازیدا قەتیز نەماوەتەوە، بەڵکو گەیشتۆتە نێو گیرفانی هاوڵاتیانی ئەمریکی بە جۆرێک بەرزبوونەوەی نرخی بەنزین بە ڕێژەی زیاتر لە 48 و گاز بە ڕێژەی لە 3.51 و وەبڕی 5.49 ملیار دۆلار زیانی لە بەکاربەران داوە کە دەکاتە 378 دۆلار بۆ هەر خێزانێک. ئەوە لە کاتێکدایە کە پنداگۆن دەڵێت باشمارکردنی تێچووی جێگرتنەوەی تەقەمەنی و بارگرانی وزە ڕەنگە کۆی تێچووەکە بگاتە تریلیۆنێک دۆلار. لە دیوە دیپلۆماسیەکەیدا میدیا بەریتانیەکان ئاشکرایان کردووە کە سەرۆکی ئەمریکا لە بەردەم فشارێکی نێوخۆیی توندی کۆماریەکاندایە لە کاتێکدا واشنتۆن و تاران لە لێکتێگەشتێکی کاتی نزیک بوونەتەوە کە ئامانجیەم لێکتێگەشتنە نێشتنی گرژیەکان و دووبارەکردنەوەی گەروی ڕمزە کە دەبێتەوەی دابەزینی نرخی نەوت و بەنزین لە نێوخۆی ئەمریکادا. بەڵام ئەم مەنگاوە ڕوبەڕووی ناڕزایەتی توندی باڵەتونڕەوەکەی کۆمارەکان بۆتەوە. بە نمونە کەسایەتیەکانی وەک لینزی گراهام و تێد کروس هۆشداریان داوەتە ترەمپ لار سازشێک لە کاتێکدا سەرۆکی ئەمریکا جەخت دەکاتەوە کە تەنیا ڕێککەوتێکی مەزن قبوڵ دەکات کە خزمەتی بەرژەوەندیەکانی ئەمریکا بکات. لە بەرامبەردا دەیڤێت فرێنچ شرۆڤەکاری دیاری ئەمریکی لە وتارێکی توندا لە نیویۆرک تایمز دەڵێت ئەم جەنگە بۆتە نمونەیەکی باڵا بۆ ئەوەی چی نەکرێت. تێیدا ئاماژە بەوە دەکات کە سەرڕای باڵەدەستی سەربازی واشنتۆن لە بەدیێنانی ئامانجە استراتیژیەکانی شکستی هێناوە. ئەوێنەی ئیدارەی ترەمپ لە سەرەتای جەنگەکەدا وەک سەرکەوتێکی بێوێنە نیشانی دەدا لەگەڵ واقعی مەیدانیەک ناگرێتەوە، چونکە ئێران توانیوێتی بە خێرایی گەروی هورموز داخبخات و زیانی گەورە لە بنکەکانی ئەمریکا و دامەزراوەکانی وزە بدات. تەنانەت راپۆرت هاوڵگریەکان پێچەوانی گوتاری فەرمین و دەری دەخەن کە ئێران هێشتا لە 170 سەکۆکانی هەڵدانی موشک و کۆگاکانی پاراستووە و دەسەڵاتی بەسەر زۆربەی شوێنە سەربازیەکانی پەیوەست بە گەروی هورموز داماوە. بەپێی قسەی ئەو شرۆڤەکارە ئەمریکیە ئیدارەی ترەمپ نەیتوانیوە ڕژێمی تاران بگۆڕێت، بەڵکو بە پێچەوانەوە سوپای پاسداران دەسەڵاتی زیاتر بووە. زیاتر لەوەش نووسیوێتی ئێستا ئەمریکا ناچارە دانووسان لەگەڵ هەمان ئەو ڕژێمە بکاتەوە کە دەیگوت لە نێوی بردووە، لە کاتێکدا تاران هێشتا خاوەنی یۆرانیۆمی پیتێنرا و جبەخانەیەکی موشەکی گەورەیە. ڕەخنەی توند لە ترەمپەوەیە کە بێ مۆڵەتی دەستوری درێژە بۆ جەنگە گژگیرێ دەدات کە پشتیوانی جەماوەری بۆ لاواز کردووە. ئەمە ژوا دەکات ناوبراو هەوڵ بدات بۆ دوورکەوتنەوە لە لێکەوتەی سیاسی و سەربازی زیاتر، خێرا کۆتایی بە قەیرانەکە بێنێت، بەڵام بە جۆرێک بێت بازار هێور بکاتەوە و پاڵپشتی کەسایەتی و باڵەتوندەکەی پارتەکەیشی لە دەست نەدات.